بسم الله الرحمن الرحيم. ڕۆژێکی فەیلسوفێک لەگەڵ خاوەن بەلەمێکی سواری بەلەمێ دەبێت و دەیانەوێت لە بەحرێکی بپەڕنەوە. کاتێک کە سوار دەبن فەیلسوفەکە بە خاوەن بەلەمەکەی دەڵێ باشەت و هیچ لە فەلسفەی دەزانیت. خاوەن بەلەمەکەش دەڵێ کۆرەنەوەڵە کاکەزا فەلسفەی چ من کار و کەسابەتی دەکەم و ئیدی بەلەمی لێ دەخڕمە هیچ لە فەلسفەی نازانم. دەڵێ وەڵا کاکە مادام وایە نیوەی عومرت بەفی ڕەچوو. کاتێک تۆزێک دەڕۆن دەگەنە هەندێک شەپۆل و ئەوانەی ناو بەحرەکەی تۆزێک ناڕەحەتی و ئەوانە ئەوجا خاوەن بەلەمەکەش تۆڵی خۆی دەکاتەوە بە فەیلسوفەکەی دەڵێت باشە تو هیچ لە مەلەی دەزانی؟ ئەویش دەڵێنەوە وەڵا هیچ لە مەلەی نازانم. خاوەن بەلەمەکەش پێی دەڵێ وەڵا مادام وایە تو هەموو عومرت بەفی ڕەچوو. مادام وایە لێرە ئەگەر مەلەی نەزانی بەلەمەکە غەرق بێت بەلەمەکە وەرگەڕێت ئیدی بکەوینە ناو دەریای نەک هەر نیوەی عومرت ئەتوو هەموو عومرەکەت بەزای ئاچوو.